بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104 بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆمەڵی ئیسلامی کوردستان عێراق بەشداریەکات لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2018 بە لیستی سەربەخۆی ژمارە 104 لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و تێکۆشێت بۆ هێنانەدی ئەم بەرنامەی خوارەوە. تەوەرەی یەکەم: ئازادی سیاسی. 1. جەختکردنەوە لە جێبەجێکردن و پابەندبوون بە مادەی 2 دەستوری عێراق کە پارێزگاری لە پێگەی ئاینی ئیسلامی پیرۆز لە پرۆسەی یاساداناندا ئەکات. 2. کارکردن بۆ چەسپاندنی بنەمای تەوافقی سیاسی و هاوسەنگی سیاسی لە بەڕێوەبردنی دەوڵەتی عێراقدا بۆ پشتگیریکردنی ئاشتی ناوخۆیی و دایەلۆجی نیشتیمانی بە جۆرێک کە مافی هەموو پێکهاتەکانی گەلی عێراق بە شێوەیەکی دادگەرانەم سۆگەر بکات. 3. کارکردن بۆ دانان و جێبەجێکردن و پیادەکردنی ئەو مادە دەستوریانەی کە مافەکانی گەلی کوردستان لە خۆئەگرن لە ڕووەکانی سیاسی، ئابووری و دارایی، ڕۆشنبیری و ئیداری. 4. ڕەخساندنی هەلومەرجی گونجاو بۆ پارێزگاریکردن لە مافەکانی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەگەری و ڕادەربڕین لە چوارچەوەی یاساکار پێکراوەکاندا. 5. پاراستنی سەروەری خاکی عێراق لە دەستێوەردانی نێودەوڵەتی و هەرێمایەتی و دانانی سنوورێک بۆ دەستێوەردانی دەستگا ئەمنی و هەواڵگریەکانی وڵاتانی دەرەوە. 6. پاراستنی پرانسیپی دراوسێتی و پەیوەندیە هاوبەشەکان لەگەڵ وڵاتاندا لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش. 7. کارکردن بۆ کاراکردنی ڕۆڵی ئەنجومەنی نوێنەران و پاراستنی لە هەژمونی حیزبی و تائیفی و هەر دەستێوەردانێکی تر. 8. هەوڵدان بۆ یەکدەنگی و یەک هەڵوێستی فراکسیۆنە کوردیەکان لە بەرامبەر پرسە هەستیار و نەتەوەییەکان و پارێزگاریکردن لە یەکڕێزی کورد و دروستکردنی گوتاری سیاسی هاوبەش بەرامبەر حکوومەتی فیدراڵ. 9. ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیاندا و بە شێوەیەکی پاک و بێگەرد لە پێناوی دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات کە ببێتە مای بەرجەستەکردنی ئیرادەی ڕاستەقینەی هاووڵاتیان. لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104.